ڕۆژانێک بەهۆی زۆری ئاوی چەمی دیێوانەوە لە قەزای قەرەداغ مەترسی لەسەر ڕووخانی ئەم پردە هەبوو. بەڵام لە ئێستادا بەهۆی وشکە ساڵیەوە بە تەواوەتی چەمەکە وشک بووە و شۆفێران و هاوڵاتیان دەتوانن زۆر بە ئاسانی و بەبێ ئاستەنگ نەک بەسەر پردەکە بەڵکو و دەتوانن بەناو دەریاچەکەدا بپەڕنەوە. وشکە ساڵی کاریگەری تەنها بەسەر چەمی دیێوانەوە جێنەهێشتووە، بەڵکو ئاستی ئاوی بەنداوی ئەسێڵیشی بە شێوەیەکی بەرچاو داکشاندووە و ئەمە شێندەی تر گرفتی بۆ ئاژەڵداران و جوتیارانی سنوورەکە دروست کردووە. جوتیارێکیش دەڵێت بەهۆی وشکە ساڵیەوە ئەم ساڵ هیچ بەرووبوومێکیان دانەچاندووە و قەزاکەیان پشت بە بەرووبوومی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان دەبەستێت تا لەو ڕێگەیەوە بەرهەمی ناوخۆییان دەست بکەوێت. بەغداریەکەم ئیمساڵ هیچ بەروومێکمان نەبووە ئێمە بۆ نێ وشکە ساڵیەوە بە حکمی ئەوەی کە وشکە ساڵیە گڕۆگەرمایەکی زۆریشمان لەسەر بووە. ئەتوانم بڵێم بەراورد بە ساڵانی پێشوو ئیمساڵ سەفر بووە، هەر سەفر بووە، هیچ بەرووبوومێکمان نەبووە. یعنی مەتیقی قەراغ بە بۆ نێ وشکە ساڵی و هیچ بەروومێکی ناوخۆی نەبووە. ئەگەر لە دەرەوە دوکاندارەکان لە دەرەوە شتێکمان بوونی هیچ شتێکمان نی ئێمە. بەپێی ئامارێکی قایمقامەتی قەزای قەرەداغ شارۆچکەکە بەهۆی وشکە ساڵیەوە بەراورد بە ساڵی ڕابردوو 750 مەتر چوارگۆشە ئاوی کەمی کردووە و بەو پێیەش بەشێکی زۆری کانی و کارێزەکانی دەڤەرەکە بە تەواوی وشک بوون. وشکبوونی کانی و کارێزەکان گرفتی ڕاستەوخۆی بۆ دانیشتوانی بەشێک لە گوندەکانی سەر بە قەزاکە و بە تایبەت ناحیەی سێوسێنان دروست کردووە. بە چەشنێک ئەگەر بێت و حکوومەت ئاویان بۆ دابین نەکات ئەوە ناتوانن درێژە بە ژیانی ئاسایی خۆیان بدەن. قایمقامی قەزاکەش دڵنیایی بە دانیشتوانی شارۆچکەکە و بە تایبەت دەگوندی سەر بە قەزاکە دەدات کە تا گەڕانەوەی وەرزی بارانبارین بەردەوام دەبن لە ناردنی ئاو بۆ ئەو ناوچانەی کە وشکە ساڵی تەنگی بە دانیشتوانەکەی هەڵچنیوە و بە هیچ جۆرەیەک کەم تەرخەمی نیشان نادەن. لە ساڵی 2004 لە ڕێگەی وەزارەتی ڕێی عێراقیەوە هاتن لە سنووری قەزای قەرەداغ لەو گوندانە چەند ئەو گوندانی کە پێویستی بە ئاو بوو ئەو کاتەش هەر وشکە ساڵی بۆنی نابوو بە وڵاتەوە چەند بیرێک هەڵکەنداوە ئەلحەمدوللا ئەو بیرانە تاکو ئێستا کێش سوودی هەیە بۆ هاوڵاتیان ئەجینە چەمەکان خۆتان ئەبینن ئەگەر بڕۆن ریپۆرتاژێکی لەسەر بکەن ئەوە چەمی دیێوانەمان هەبوو لە قەراخە کە سیارە نەیەتوانی بپەڕێتەوە بەڵام ئێستاکە ئەتیادی مناڵ ئەتوانێت بپەڕێتەوە ئاویشیان نیە ئاویشیان نابینی. بەپێی بەدواداچوونەکانی پەیام کە لە یەکە ئیداریەکانی قەرەداغەوە دەستی کەوتووە بۆ چارەسەری گرفتی کەم ئاوی لە قەزاکە و بە تایبەت ناحیەی سێوسێنان پێویستە حکوومەت بیرەکانی قۆپی لە نەرامسین بە پرۆژەیەک بگەێنێتە ناحیەکە. بەڵام حکوومەت ئامادەی دەربڕیوە کە تەنها 868 ملیۆن دینار بۆ ئەو پرۆژەیە تەرخان بکات و لایەنی ئیداری شارەکەش بڕەکە بە کەم دەزانن و ڕای دەگەێنن کاری ئەوان بەو گوژمە پارەیە بە پایان ناگات.